ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە بەشدار بووین لە هەڵمەتی نەمامچاندن بە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستان کام هەڵمەتە لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیس و دارستانی ژینگەی هەرێم لەگەڵ نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان ئەنجام درابوو لە پێناو زامنکردنی ژینگەیەکی لەبار و تەندروست زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ ناو ئەو نەخۆشخانەیە چونکە ڕێژەیەکی زۆر منداڵ لێرە لەدایک دەبێت کامڕۆ منداڵانیش کە لە کاتی دایکبوونیان دایکی قوتا منداڵەکان لەگەڵمان بەشدار بوون. ئەمڕۆکە بە بۆنەی ڕۆژی ژینگە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانە ئەفرەتانە دەوریبوونی فێرکاری بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان هەستان بە چالاکێ بە چاندنی چەند نەمامێک لە ناو نەخۆشخانە و هیوادارم هاوڵاتیان کەوە پارێزگاری لێ بکەن چونکە ئەم شوێنە لە بۆ حەوانەوە ئەوانە. السيد العميد الامريكي بدا افریقا روزه پیروز روزه ژینگه ها کردستانیه که هر سال به چندین چالاکیان افروجه تیتا ساخت کردن. همی دستگاه پیوندی دار به پاراستن و برارا گشپیدان ژینگه پیک و کار کریه که ژینگه ها کردستان روز به روز برف باشیه و بچی. روزا بیراوریا ژینگه اما کو پلیس دارستانا پارێزگا دو که ولگل هزا پشمرگین ژینگه ما بیراوریا ساخت کرده و که پتر ام هر ما فکر هماهنگی اکابیتن یا باش کو پتر ژینگه خوب بپارێزین ارکی ما واجب ما کو ام وی ژینگه پارێزین ارکی وکود بیجن ارکی اجتماعی سر ملت همی هولاتیانه وک اداره وک پلیس وک پشمرگه ام خر تاروکار بین گلی کدو کوی ژینگه جوان روشت کردستان جوان وی دارو باره وی خمل جوان بیت پتر پاراستن و پتر ام خدمت بکن. همه تاتین بشکداری بکین دوی هوا پاکش کردن دا یا ژینگه روزا ژینگه همه جد ویا ام بگهین خلق خوک و او تشتکی گلک جانا مروف پشتیش سفر خو خلاص بتن گلش خو لیک دتن یعنی نهیلت المانرا مخابن و اف منظره تو ساجان اف ژینگه هو ساجان من اف ساله دیتی ساله دیتر فرق بی او جهت پار ما سه چهار ظرف جرا کنین اف ساله جه دستخوشیه و جه خوشیه بو مبخاب خو کو ما اف ساله نیف ظرف جه رانه کرد.